ئەشما وڵاتی سوید و زۆر بەڕێز هونەرمەند دانا ئەحمەدم لەگەڵایە کە یەکێکن لە هونەرمەندە دیارە جانخۆشەکان و بێگومان خاوەنی چەندین بەرهەمی تایبەت بەخۆیەتی لە ئێستا نوێترین بەرهەمی بەڕێزیان پێشکەش بە هەوادارانی کات و لە کورسات مەگەزینەوە گفتوگۆ و قسە و باسی لەسەرەکەین و پێشکەشی ئازوو خۆشەویستەکەین. کاکدانا سڵاوت لێبێم، کاتت باش بێ. کاکدانا گەویستی بنی؟ زۆر سپاس، زۆر مەمنونم، کاتی خۆتان باش. بەڵێ من زۆر باشە، جۆم لە دەنگی تۆیە. بەڵێ کاکدانا پێم خۆشە باسێک لە نوێترین میوزیک ڤیدیۆی بەڕێزت بکەین، بزانین لە ناوی چێوەیە و تێکست و ئاوازیشی هیکەیە. با بڵین ئەتوانم لەم نوێترین کارم کە لە ماوەیە کردم لە وڵاتی سوید ئەم گۆرانیەیە کە بە ناوی وەرەوەرەوە. ئەمە ئاوازی بێگوڵم ئاوازی خۆمە و هەروەها شیعری شاعیری خێزانم ڕێزان ئەخۆدا و مۆسیقاکەشی لە ستودیۆی کاکە هونەرمەندی بەڕێز کاکە ئاخۆی گیتار کراوە. پێم خۆشە بزانم تێکستەکەی باس لە چیە کات؟ بەڵێ پرسیارەکە و کاکدانا گەویستی منی تێکستی ئەم گۆرانیە باس لە چیە کات؟ ئیشتە بەڵێ تێکستی ئەم گۆرانیە وەکوتم کە هی خێزانم ڕێزانی خۆ لە شاعیرەکەی ئەمە باسی لە خۆشەویستی کچ و کوڕێگەکە کە ئەم جارە بڵین کچەکە واز لە کوڕەکەیێنێت، کوڕەکەش زۆری خۆشەیاڵێ مەڕۆ جێمەیەڵە و تەمەنەکە کورتە و ژیان کورتە با بەیەکەوە بین، هەڵبەتە کچەکە هەروازی لێنێ بە لە ئاخریا. کەواتە بابەتێکی خۆشەویستی و دڵداری و عاشقا. کاکدانا گرنگی بە ڤیدیۆ کلیپکردن تا چەند گرنگە بۆ بەرهەمەکانی تۆ بپێی کە بڵین لە تاراوگە ئەژی و بەرهەمێنانی هەر گۆرانیەکی ژاخوت هەر بەرهەمێک بە شێوەیەکی گشتی زۆر بەمە قورسایی بۆ ئێوە هەیەوەکو هونەرمەندانی تاراوگە و بە ڤیدیۆ کلیپکردنیش بە هەمان شێوە. ئەمە تا چەند گرنگە بۆ بەرهەمەکانی تۆ کە ڤیدیۆ کلیپیان هەبێ و تا چەند قورسیشە لەسەر شانی هونەرمەندان لە تاراوگە؟ خۆی گەل هەر هونەرمەندێک کە کارێکی هونەری ئەکات ئیستا لەبەرەوەی سۆشیال میدیایە و ئەچێتە ناو خەڵکەوە، ئەگەر ڤیدیۆ کلیپی بۆ نەکەی زۆر زەحمەت دەچێتە خەڵکەوە ئەگەر هونەرمەندەکە زۆر ناسرایش بێ. بەڕای من کردنی ڤیدیۆ کلیپ زۆر زۆر ضرورە کە ئەو ڤیدیۆ کلیپەی بۆ بکەی بۆی بشێتە ناو خەڵکەوە، خەڵک تێبگا کە کارەکانی تۆ چ مستەوایەکی هەیە و شێعرەکە باسی چییە کات. من لێرە سپاسی دیاکۆی کوڕمەکەمە کە کامیلە یارمەتییا و هەروە میران عەلی هونەرمەند میران عەلیش زۆر یارمەتییا و سپاسی هەردووشانەکەم و بۆیە ڤیدیۆ کلیپەکەم بەوەی کە چووە هەر ماڵێکەوە بزانن کە من ئەو گۆرانێ متووە. باشە، بەرهەمەکە ئامادەیە پێکەوە لەگەڵ بینەرانە بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە بینین و گەڕێمەوەلات. فەرمووی.
نەشەی کردووە تۆ ئەو کەسەی خۆشم لێ دەستەکانە خۆش بێت کاکدانا بە هیوای کاری باشتر و کاری جوانتر پێم خۆشە بزانم ستایلی ئایندەی کاکدانا بۆ کارکردن و بۆ بەرهەمهێنانی گۆرانی موزیک ڤیدیۆ بە هەمان ستایلی ئێستا بێت یاخود گۆرانکاری چیا بێت لە بەرهەمەکانی ئایندەتە. ئەڵبەتە هەموو ستایلی کلیپێک نابێت لە یەکتری بشێت بەڕاستی بەڵام تۆ کەسێکی هەر هونەرمەندێک کە ستایلی خۆی و ستایلەکان نەناسیتەوە بەڵام من وە محاولاکەم کە لە ڤیدیۆ کلیپەکانە جیاواز بێت ڤیدیۆ کلیپێک لە ڤیدیۆ کلیپێکی تر جیاوازتر بێت ئەوە کاری منە بەڕاستی. کاکدانا گوێبیستی منی؟ بەڵێ بەڵێ کاکدانا زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت و ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە گفتوگۆمان کرد لەسەر نوێترین کاری هونەری بەڕێستان بە هیوای کاری باشتر و کاری جوانتر بۆ بەڕێزە. سوپاس بۆ تۆ.